چمە لای هاوکارم گەیلان لە هەولێر گەیلان بەیانیت باش لە هەولێر پارەی کارمەندانی سەرژمێری دابش ئەکرێت دوایین زانیاری لەوبارەیە لای تۆ چێ فەرموو؟ ئاکامبانی ئێوە بینێرانیش باش وە خۆتان ئاگادار لە ماوەی ڕابردوو ینی پارەی 4 مانچی بەڕێبەر و یاریدەدەری بژمێرەکان لە سنووری پارێزگای هەولێر و سەرجەم پارێزگەکانی دیکە هەرێمی کوردستان و عێراقدا بەشکراون پرۆسی وەرگرتنی پارە لە تاوکو ئێستا بەردەوامی هەیە ئێستا لە قۆناغی دووە من ئەویش دابەشکردنی پارێ بەسەر بژمێرەکانی ڕۆژی سەرژمێری لە شاری هەولێر و سنووری پارێزگای هەولێر بۆ مانجی 11 جارێک دیار نییە لە قۆناغی ئایندا کەی مانجی 12 پرۆسی دابەشکردنی پارەکە دەست پێ دەکاتن ڕێکارەکان چۆنێ بەڵام ئەوەی هەیە تاوکو ئێستا چاوەڕ دەکرد لەم هەفتەیە لەم چەند ڕۆژێ ئەم هەفتەیە ینی ناگاتە کۆتایی هەفتە پارەی مانجی 11 بژمێرەکانی سەرژمێری گشتی دابش دەکرێتن بۆ گرتنی وردەکاری زانیاری زیاتر لەبارەی چۆنیەتی بەڕێوەچوون ڕێکاری ئیدارەکان بۆ گرتنی پارەی بژمێری سەرژمێریەکان دکتۆر دلزار حەمە ساڵە بە ڕێبەری گشتی ئاماری هەولێر لە وردەکاری زیاترمان بۆ دەخاتە ڕوو کاکتۆر سڵاتان لەبێت سوپاسم دەرفەتە ئەگەر بۆمان باس بکەیت چەند بژمێر لە سنووری پارێزگای هەولێر لە ئەرکدا بوون لە ماوەی چەند مانجی ڕابردوو و کەی بڕیارە ڕێکاری ئیدارەکان تەواوێ و پارە بەسەر بژمێرەکان دابش بکرێن. بەڵێ سپاس بۆ ئێوەی بەڕێز ئەوی ئێستا لەو قۆناغی کە تێداینا ئەوەیە بریتە لە دابشکردنی شایستە داراییەکانی بژمێرەکان بۆ مانجی 11 ساڵی 2024 کە لە ئەرکدا بوون لەگەڵ ئێمە کە بڕی پارەکە بریتە لە 250,000 دینار بۆ مانگێک و وەرگرتنی بڕی 10,000 دینار بۆ هەر ڕۆژەکی کە خولیان بینیە کە کۆی ڕۆژی خولەکان دەکاتە 80,000 کە کۆی پارەکە دەکات 330,000 ئێستا ئەوە بەردەستە ئەوە دوای ئەوە دێتن ئێستا کە تەنها ئەوە ماوە چەکەکە لەلایەن بەڕێز وەزیری پلاندانانی هەرێمی کوردستانەوە واژۆ بکرێت چاوەڕێ دەکەین پێشبینی دەکرێت کە دوێنێ واژۆ کراویتن ئەگەر ئەوە بکرێتن ئەو ڕۆکە پارەکە بستە سەر حسابەکان ئەمە لەوەی بەدڵنیاییەوە دەتوانین میکانیزمەکی تایبەتمان بۆ ئەو بابەتە دانایەوەری بگرین و دابەشی بکەین میکانیزمەکەش بەو شێوە دەبیتن ئی دەوروبەر هەریەکی لە بەڕێوەبەری هۆڵەکان دێن وەری دەگرن بە سەرپەرشتیارەکان دەچن لە هۆڵەکانی لەو شوێنەی کە هەتا بەرساوڕوونی هەبی لە بۆ بژمێرە بەڕێزەکان دەچن لە هەمان شوێن لەلایەن سەرپەرشتیار و بەڕێوەبەرەکانی خۆیان وەری دەگرن بەڵام شارەوانیەکانی ناو شاری هەولێر بە شارەوانی لەسەر ئاستی شارەوانی دابش دەکرێتن لەبەر ئەوەی کە ژمارەکە زۆرە نزیکی 4500 بژمێر تەنها لە شارەوانەکانی 1 هەتا 6 شارەوانەکانی شەشەمی هەولێرن ئەوەش کە میکانیزمەکە کاتی دەوێتن بەوەی کە وەک ئەوەی لە بەڕێوەبەر و یاریدەری بەڕێوەبەر کە مامۆستا بەڕێزەکانی سەر بە وەزارەتی پەروەردە بوون بریتی بووی لەوەی کە تابلێت و پێداویستیەکانی هەموو ئەوەی کە لەگەر تابلێتەکەیە لەوەی پەوەربانک و وارەکە و ئەوانی پێداویستەکانیتی ئەو پرۆسەیە ڕەنگە لە بۆ تاکەک هاسان بیتن بەڵام لە بۆ ئێمە وەک بەڕێواتی ئاماری هەولێر کە کۆکردنەوەی ئەو پێداویستیانە کە زیاتر لە 11,000 تابلێتە هەر هەمویان دەبی لە کارتۆن بکرێنەوە و ببەسترێن و لەبەرەوەی کە بە هەمان ڕێکاری کە وەرگیرایە دەبی تەسلیمی بەغدا بکرێتەوە کاتی پێویستە لەبەر ئەوەیە کە لەسەر ئاستی شارەوانیەکان ئەمە ئەرکەکە دابش دەکەین. ئەگە بۆمە واسکەی لە سنووری پارێزگای هەولێر چەند بژمێر لە ئەرکدا بوون و کۆی پارەی بژمێرەکە کە دابش دەکرد لەم هەفتەیە بڕەکەی چەندە؟ نزیکی 8,000 بژمێر لە ئەرکدا بوون بەڵێ لەسەر هەردوو ئاستەکەی بژمێر و لە توێژەرەکان کە لە قۆناغە جیاکانی سەرژمێری لە ئەرکدا بوون کە بۆ بڕی هەر یەکیان 250,000 لۆ هەرمانگە گۆچی کە باسم کرد لەگەر 80,000 لە بۆ بڕی ئەو ڕۆژانێک کە خولەکانیان بینیە ئی بەڕێوەبەر و یاریدەری بەڕێوەرەکان لە کۆتاییدایە چەندها تاک ماون کە وەریان نەگرتیا هەر لە بەروەژ بوو ئی بژمێرەکان کرا قۆناغی دووەم. زۆر باشە ئەمە بۆ مانجی 11ەیە ئەی بۆ مانکانی دیکە چەند مانجکە دەبینی مانج 12 دەبینێت چەند مانجکە دەبینێ کەی ئەوان پێشبین دەکەن بۆ بژمێرەکان و یاریدەر و
بەڕێبەری بژمێرەکانیش دابش بکرێت. بەڵێ ئەوەی کە ئەرکەکە بەو شێوە دابشکرابوو بیاری دەدەر و بەڕێوەبەرەکان هەبوو لە مانجی هەشتەوە گرێبەستی لەگەر کرابوو هەبوو لە مانگی نۆ بەڵام ئیت توێژەر و بژمێرەکان مانگی 11 و 12 بوو لەبەرەوەی ئیشەکان دەکەویتە مانگی 11 و 12 بەپێی ئەو پلاتفۆرمەی ڕاگەاندنەی کە لە وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان کرایە لە بۆ 2 مانگە گرێبەستەکەیان لە بۆ هەر مانگەک 250,000 ئەوەی ئێستا حالی حاضر هەیە ئەمە دەتوانین بەس لیستەکان ئامادە دەکەین وەک بەڕێوەبەراتی ئاماری هەولێر ڕەوانەی دەستەی ئاماری هەرێمی دەکەین دوای وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەوانەی وەزارەتی پلاندانانی حکوومەتی فیدرال دەکرێت لەوێن دەرێ وردبینی دەکرێت و شایستە دارایەکان دەنێردرێت. ئەگەر بۆمە باسکەی ئەم دابشکردنی پارەیە تەنیا لە سنووری پارێزگای هەولێر دەگرێت یاخود سەرجەم پارێزگایانی دیکەی هەرێمی کوردستانی دەگرێتەوە؟ نانە نەخێر هەموو بەیەکەوەیە هەتا یاریدەر و بەڕێوەرەکانیش هەموو بەیەکەوە بوو بەڵێ هەر سێ پارێزگایەکان و ئیدارە سەربەخۆیەکان و بەیەکەوە دابش دەکرێتن. کۆتا پرسیاریان ئەگە بۆمە باسکەی خۆناغی داهاتووی ئەرک و کارەکانی بەڕێوەبەراتی پلاندانانی هەولێر چی دەبێت؟ ئەوە دەبیتن بە سەبارەت بە سەرژمێری چاوەڕوان دەکەین لە ناوەڕاستی مانجی داهاتوو ئەنجامەکان وەک خۆی ڕابگەیەندرێتن ئەو کات سێکتەرەکان هەر وەک خۆی یار بە شەو یەکە گشتی کاری لەسەر خۆی دەکەن. سپاس بۆ دەزانێرەکان دکتۆر دوزار حەمەساڵە بەڕێوەبەری گشتی ئاماری هەولێر. ئاکام ئەمە تاوی ئەو وردەکاری و زانیاریانە بوو سەبارەت بە دابشکردنی پارێ بەسەر بژمێرەکانی ڕۆژی سەرژمێری لە سەرجەم پارێزگەکانی هەرێمی کوردستان وەکو بەڕێوەبەری ئاماری هەولێر ئاماژێک بۆ دەتەنیا لە سنووری پارێزگای هەولێر نزیکە 8,000 بژمێر لە ڕۆژانی سەرژمێری لە ئەرکدا بوونە.